بهار و کوردەواری خەمڕەوێنە کەژوولە پاڵون وەڵان دڵڕفێنە بەسروات گوڵ هەموو خەمڵی وە ئەمڕۆ بەهاری من ئەتۆی چاوانەڵێنە ئەوانە و ڕۆزە خەمڵی وا کەژۆکۆ ئەتۆ پێت وایە من چۆنم بەبێتۆ خەمی لێو بوو بەبارم دڵ شکاوم لە ناخی جەرگ و دڵ هەڵدەسێ بۆت سۆ وەکو کوێستانی تام گرتووی وڵاتم لە شەوگاری خەمادا ماوماتم بەڵام نۆری ئومێدم هەر لە دڵدا هەتا هەم چاوەڕوانی ڕۆژ هەڵاتم دەنگار خۆش بێت دەستیەوەش خۆش بێت ئێمە بەردەوامە بین خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ و بەردەوامە بین لە گفتووەکەمان کە ئەمڕۆ لەم شوێنە جوانە لەم کەشە جوانە لەم سروشتە جوانەی سەرچنارە کە ئەمیشە پڕە لە یادگاری بۆ کەسایەتیەکانی ئەم شارە و بۆ ئەو میوانانەشی کە سەردانی ئەم شارەیان کردووە هەمیشە لێرەش ماونەتەوە و هەمیشە توانەکان کاتە خۆشەکانی خۆیان بەڵێ منیش تەمەنی مناڵیم ڕاستێمەجی لە تازەکەین بەڵام تەمەنی مناڵیم هەمووی لە سەرچنارە بۆ کەواتە بەرنامەکەی ئەمڕۆ بۆ منیش تۆزێ تایبەترێکە دەی باشە پیرۆزی شوێ لە تۆش ئێمە دایمە ئەوەی جوانە ئەو دوایال بە کاگەردیڵێم ئێمە لەم شارە قەت شوێن جیا ناکەینەوە ئیتر لە سەرچناربی لە گۆیژەبی لە مەڵکەنیبی لە کانی ئاسکانبی گرنگەوەی ئەم شارە ئەوەی جوانە هەمومان خۆمان بە خێزانە گەزاینەوە خێزانش هەمیشە دەرگامان کردوتەوە کە بتوانین پێشوازی لە میوانەکانمان بکەین کاگەردی چۆن بووە دۆستایەتی و خزمەتی و لە شارەکانی ترەوە ئەمە هەرسێکتان خۆتان باسیەوە بکەن چۆن پێشوازیان لە خەڵک کردووە لەوانەیە نەبوونیش بوو بێ ئەوە هیچ باش نەبێ بەڵام هەر بە پارچەنانێکیش بێ خۆشە بەڕووی زۆرە هات بۆ ئێرە بۆ سەیران وەکوتمان شوێنی تر نەبوو کە زۆر خەڵک بۆی بچێت کە هاتن لێرە ئەمانەوانە جاری وا هەبوو جێگا نامە قەرەباڵەکەی دروستە بۆمانە من چەندەها جار بەبیری لێت حایلا هات خەڵکی سەرچنە جێگا ڕێگان هەبوو لەناو ماڵەکانە دەرگان بۆ کردنەوانە شەو ئەمانەوان وان ناریانەکردن دۆستایەتی و خزمەتی جاری وا هەبوو هەر بەواسطەی ئەم هینەوانەیە ناسیا و لە بەسڕە دروست بووە لە بەغا دروست بووە دۆستایەتی لە دەرەوەی سلێمانی دروست ناسا دۆست و خۆشەویستی لە بینی خەڵکەکەیان دروستە بوو کە سەردانی ئێرەیانە کرد ئەتیقد لە هەموو محافەزەکانەوانێ هاتن سەردانی ئێرەیانە کرد و کاتێکی خۆشیانە بردە سەر لێرە هاتو ڕووپاکە لەگەڵەوەی کە لەم شوێنە سەیرانگایانە کۆبوونەوە خێزانەکان قەت دوای لێ شویتر لە دراوسێکی کە لە پەنای دانیشتۆ لەگەڵ ئەوەی کایتر قسە دروستە بوو خانمان بەیەکەوە مناڵان دروستە بوو هەموو یەکترە ناس یعنی جاران سلەیمانی ئەوەنە گەورە نەبوو و بەڕاستیش بەڕاستی خێزانەکان بە زۆری یەکتریانە ناسی سەرشەقام لەگەڵ سابوونکەرانە لەگەڵ کانێسکانە لەگەڵ مەڵکەنیە هەموو ئەوانە یعنی هەموو ناسیا و کەسی بەڕاستی ئەم شارە ئاوا بوو ئەم شارە هەمووی یەک بوو یعنی ئیتر وردە وردە کە ئەو خەڵکەی تێ ڕژاوە نەریتێکی کە هاتۆتە پێشەوە وانە بەڵێ
مجموعة عائلة لتنشتيك ودانشتن اعتيادي بو دانا فرمي همو يكتريان الناسي أجر نشأ الناس على حالتك بلا خلتي شارك بون باورك همو لخواردني يكتريان خواركو كاس دراوسي كي جارات او يا براغ يعني وشف ولا يا براغ يا براغ من حزي ابو اخوارنا نبو هاني براستي اكن او انار او باش هم اللي هي يكتريان اخوار انا والله جاري وهبو دوست وناس يا درس ابو جاري وهبو شنو خوازيش درس راسك لا يا كريانا ناسي والله شكتي جاني قلت لك قال لا تنشتيك ودانش عشنا ابو البيبواب لا تنهاش ولا اوان او انا شتياب كاتب بابين لسر چیرۆکە دڵدارەکان ئێوە هیچ چیرۆکێکی دڵداریتان هەیە لەسەر چنارە لە ژیانی خۆتانە کارسەبا ئەگەر خۆشی نێکرد بە چەندین وێنەی چرکاندووە بە کامێراکەی بۆ دڵدارەکان سەر چنار وەکو هەموو جێگایەکی سەیرانگا ئەو وەختە جێگەی یەکترناسینی خەڵک بووە تر کوڕ و کچ بووە تر دەستگێرانوانە بۆ شتێکی هەڵ طبیعی بووە من مناڵ بووم ئەم بیست لە شیمالیان پێوت سلێمانیە لە جنوب بەسڕا بۆ سمپرسیاری وەش لێکم کاک سەڵام خەڵکی ئەوێ چۆن باسیێرە فعلا ناقم پێتەڵێ معنی وەکو بە شێوەیەکی عێراق بە شێوەیەکی عام باس لە میوانداری و احترام و ڕێز و خۆشامەیی و خەڵکی سلێمانیانە کرد بۆ هەموو ناحەیەک بۆ باشە لە جنوبیش بەسڕا تر ئەم سلێمانیە خەڵک کاکردی و خەڵک ئاهاتن لێرە بەهۆی سەیران و مەیران یەکتریمانە ناسی لێرە خەڵک عایلە یەکتریانە ناسی بەهۆی ئەو بوون بە خزم و بە دۆست و بێ هاتوچۆیان دروستە بوو سەر چنار بەڕاستی جێگایەکی سەیران من بەلای منەوە لە هەموو سەیرانگاکانی کوردستان خۆشترە نزیکە زۆر دوور ناکەیت کە بچیتە دەرەوەی شار بەڵێ شوێنی ژوانگەی دڵڕانیش بوو لێرە یەکتریانە بینی بەڵێ ئێستا چۆنی نەگوەکو دەرەوە بە تایبەتی لەگەڵیا بێت عیلەکان ها بۆ سەیران بەڕۆی کە نامێ شتێکوانەوەی ئاگادارە کرد سوێنێکی بۆ سەرچنا مەسا ماڵۆ سێر دەکەن ماڵۆ سێر دەکەن شەڕێکی بۆ بینەوە مشکلەم نیە کاکە دیتە خۆشتەوە تۆ بە قسەکە تەواو ئەوی شەهات ئاگام ئێمە زۆر شتمانە بینی لێرە عیلەکە لەو بەرەو دانیشتمانە ئەمی شەهات لە بەرەوەستا ئەمە هەموو فەقیرانە کاتە هەر ئەمە ئەو کاتە مۆبایل هیچی تر نەبوو هەرتێکەنی لەکەوا بگاک سەوا ئەو کاتە مۆبایلیش نەبوو شەکەمەوە ئەم شانە چونکە زۆربەیان ئەم گەنجانە بینی کار ئەچنە پەنایەکە لای داوانە کرد کە وێنەیان بکری و دڵداران بەڵێ بەس بە شێوی ئەو وەختە ڕێز هەبوو احترام هەبوو یعنی بەڕاستی ئینسان ئەو وەختە وەکو ئیستا چاو کراوەن و بەو شێوە يعني فعلا خۆشەویستی هەبوو خۆشەویستیش بە حدود يعني قد لە حیای ئینسان ناچوو لەو کاتە يعني کردەوەیەکی یان ناکرد کە ناشرین باشە اینجا من حەزەکەم لە خاتوور و پاک بپرسم وەکو کاگەردیش ئاماژەی پێ ئێستا ئێمە وتین لەسەر چناری ینی بم بە دڵخۆشی و باسی ئەو یادگاریە جوانانە بۆ ئێمە و بینەرەکانی شەکەن لەگەڵ ئەو شەلوانێت چەندین کەسیژەتە بینەرمان ئەوانیش چەندین یادگاری خۆشیان دەدەن ئەم هەڵمەتە ئەم بڕیارەی کە درا کۆمەڵە شوێنی نەشیا و لێرە داخران و نەمان ئەمانە تا چەند جارێکی تر بۆ خێزانەکان باشە بۆ ئاشناکردنەوە باشە بۆ ئەوەی کە بینە ئێرە بە ئیسراحەت و لەم کەشە خۆش و فێنکەیەدا بنیشی وەکو خانمێکی ئەم شارە حەزەکەم وڵا ئەمە کارێکی زۆر باش بوو کە کردی دەستخۆشی لە یەکەم خۆزگە ئەگەر لە شوێنی کەش ئەوانە هەیە هەر ئاینشتی لێ بکاتەوە دابوونەریت و کەلتوری ئەمە بۆ ئەوەی سلەیمانەکەی جاران بێت سلەیمانی بەوە مەشهور بووە کە پاکە کە پیاوی مەردی تایە کە ژنی سەربەرزی تایە یعنی ئەم شارە باوەکو جارانی لێبێتەوە من خۆم ئیتر هەر لەم شارەم وەنیە ئەو تەمەنە هەمووی هەر لێرە بووم ئەو ماوەیە بە هیچ نەوعی من سەرچنارم نەدیوە لەو ساوە کە ئەمە نەماوە وابزانم 4 جار هاتوین یعنی کەوا ئەڵێم هاتوین ئالەم شوێنە مێزمانداناوە نانی بەیانیمان خواردۆ لەگەڵ ڕەفیقەکانمان یعنی شتێکی خۆشە زۆر ئیشێکی باشە سەکەی ئامانتری هەستەکەی لە هەموو خێزانەکانیش حەزەکەن ئێوارانیان من ئەسڵەن خەڵکم دی لێرە نیشانی ئەکرد یعنی
کچ و کوڕ زۆر شتێکی جوان بوو زۆر شتێکی ڕێک و پێک بوو ئەی کا کردی ئێوە کە دانیشتی گەڕێکی سەرچنانە دوای ئەم بڕیارە گەڕێکی سەرچنا چەند بژانەوەی بەخۆی بینی بۆ ئێوە چۆن ینی من ئەتوانم بڵێم بە ناوی هەموو سەرچناریەکان و خەڵکی سلێمانی شارەکەی ناو شار دانیشن شتێکی باش بوو یعنی ئیشێکی باش بوو دەستخۆشیی چاکمان منەوە یەکەم کەس بوو بەیانەکەی تەماشەوەکەی خۆمان یاروی کاکبابیڵات تۆمانە و شەقی جێبەجێ کرد بەیانەکەی کە هاتی یەکەم کەسبی کە بۆ کەناڵی گەلی کوردستان قسەمان کرد لە بەردەمی هینەکانە قسەمان کرد ئێمە جەماعەتێکی سەرچناری بوو قسەمان کرد دەستخۆشیمان لە کاکبابیڵ کرد بەڕاستی ئیشێکی زۆر چاشی کرد یعنی خەڵک ئێساس تۆزە سروشتەکەی جارانی کەڕاوەتە خەڵک ڕوویە بێتە ئێرە جاران لەچوونە هەندێک شوێنەمانە پیانوتی ماڵکان لەکوێ ڕوومە ناهەبڵێن لە سەرچنارە وەمان لێ هاتبوو باوەڕ کە ساڵەکانی هەفتە ئەو کەسانی بیری بە کاک سەباحیش بیریە شەریکێکی میسری هەولەیە مەدینە ئەبێکی دانا لەم پشتەوانی قومارخانە و بەعزێشت و ئەمسەر و ئۆسەری تیا بوو وابوو باوەڕ کە 5-6 ڕۆژ دەوامی کرد ئەو هەموو مەسلەفەیان تیا کرد ئەو هەموو بینا و تەرتیبات و ئەمسەر وسەرا بۆ کردێ و پشتەوانەیە ئەوە بوو شەوەکەی ئاگادێ بوو چیمانە کرد خەڵکی سەرچنار و بە هاوکاری جەماعەتی پێشمەرگە هاتنۆمانە تەحمیمان سووتان بەسەرەکە هەر تێکومیەکان درا هەر میسلەکان کەس نێزانی بۆ شوەڕایەکە خەڵک ئاوا و بەدەری دادا فەرمیێ سلێمانی شاری هەڵمەت و قوربانی شاری گوڵعمەر شارێ بوو کە گاڵتەی پێ ناکرا بەخوا من لە بەسڕ ڕێز عەرەفام لەگەڵا بووە خەڵکی بەسڕە بوو لەوێ کە لە وەختی خۆی لە سلێمانی بووە شوێنی خواردووتی 10 ساڵ لە حامی سلێمانی بوومانە کە ئەچوو بۆ حەمام و بە ناو بازاڕ هاتمەتەوە نەمێراوە سێری چاوی ئافرەت یەک سلێمانی بکەم یەک نەبینی ناوچوانی ئافرەتێکم نەبینیوە ڕێز عەرەفا لە بەسڕە ئەو سوێنەی بۆ بخوان ئەوی نەمەوێرە ئەو لە حامێ ئەچوو بۆ بازار شتەکەم ئەکڕێ هاتوو بەس ئەو شۆستەیە لە کانستانەوە ئەوی نەمەتوانی سێری ئافرەتێ بکەم سلێمانی ئاوا بووە دابوونەریتێکی زۆر بەخوا وای لێ هاو سابتی لێ بوو هاتبوو بۆ سلێمانی ومانە لەم ئەخیرانەیە هاتبوو کە لێمە لەوێ بین ئەوی بەناتی سلێمانیە ماخدنی حڕیە ئەزێت منداز وای لێ هاتبوو بەو شێوەیە مەنی جاران لەکوێ ئێستا لەکوێ ئێستاش نەچوە بچێ ئینشەڵا هەر وەکو جاران و باشتریشی لێرێتەوە هەمومانی ئەم باخی سەرچنار سەردەمێ بووای لێ هاتوو منتیقەی محەرەمە بوو کەس نێتوانی پێ بکاتە ئەم باخەوە وای لێ هاتووە زروفانەوە تەعاً ببیتانەوە کاک سەباحیش دیێرە نەبووە بوو کەس نێتوانی بێتە ئەم باخەوە زەردەمی زەعیب سەدیق وانەوە بوو کە هاتە سەرچنارەوانەیە شەوێک کاتە سەرچنارەوە بەیانیەکەی هەرچی پیاو هەبوو کۆی کردەوانی و گرتی بردی جا سەرچنار پێت نەڵێم حەدی نەبێت لە ڕووخۆتانە چی عایلەی بۆ هاو یەک لێک عایلەی محتەرەم و ڕێک و پێکتر و هەمووی ساوەکو خزم و دۆست و ناسیامان لێ هاتووە گەنجی وا هەیە 20 ساڵە نەبینیوە کە چاومە بەیەکەکەین باوەژەکەیم لە یەکتایفلی ماجەکەینەوەمان ینی مەحیبەت و خۆشەویستیشی وا لە بینمانە دروست بووە یەک ماڵ لەو سەرچنارەیە تەنها سەرچنار خۆی بە تەنیا خانەکانی محەممەد بوو هەتا ئەچووی تا شخصەکەی ئەڵڵاکان پێوت یەک خانی نەبوو چۆڵەوانەی بوو دەشت پڕ بوو ئەم گەشانە پڕ بوو لە چەقەڵ و لایین و یعنی کە ئەمە یەکەم جار ماڵمان هاتە سەرچنارەوە یان هەر گورگەتاخوا یعنی ئەوە بوو سەرچناری هەر چۆڵەوانی هیچی لێ نەبوو بەس لەو خانوانە مەستەعاح ئەهات بووی جاران بەلوەرەکەی محەممەد لە پێشەوانی خەڵکیانە بن بازار شتیانە کردویان هانی یەک پاسی مەستەعاح ئەهات یەک جار سەفەرێکی کرد و هاتووە ڕشت و دوای قەمەرەکەی حەمەجوان و حسین تەیارە و باوشی عەبدولی حەمەجوان بەس لەو ماڵانە کرد ئەو ماڵانەی کە لە سەرچنا بوون وەک باسەکە نزیکی 400 ماڵێ بوون هەرە ماڵانم کە کاریان لە کارگەی ماڵ وەکو باسیامە نزیکی 400 بۆیان زیاتر بووە زیاترش نەبوو بەڵێ ئەو هەر ئەو ماڵانە بوون کە هەر ئەو ماڵانە بوون کە ئیشیانە کرد لە کە بوو وەختی خۆی شەریکەیەکی پۆڵانی دروستی کرد شەریکەی بە زوونیان پێوت ئەو هەموو خانووی محەممەدی دروست کرد لەگەڵ بازاڕەکەیە بە 250,000 دیناری عێراقی ئەمە عەقدەکەیمان لە محەممەد بینی بینی ئەو ماڵانە هەر ئەوانە بوون کە لە کارگەی چیمەنتۆکە کاریانەکرا خەڵکی دیکەشی تێدا هیوا هەبوو نێت حەزی ناکرد بێتە سەرچنارەوە ماڵەکەی نانی دوای ترۆ بوو سیارە نەبوو دوان بۆ ناکرا جەلالاکە مدیر بوو ئیجباری کردن و کە بێ ماڵەکانتان بێنن ئەوەی ماڵی نەهێنێت تر نابێ هین کات وتیان قوربان مزگەوتی لێنێ نانەوخانی لێنێ بازاری هانی مزگەوتێکی کردو لە ناو سەرچنارە مەلای بۆ داناوتی تۆش معاشەکە لەسەر محەممەدە دەخشێن و جێگا ڕێگای کرد بینای وەخت نانەوخانە یای بە کاک عەزیزی باوکی ڕێباروان وتی وەرە بیکە بە نانەوخانە و کرێمان ناوی ئەمەش پارە دێنێت معاشی کاک سەباح هەر لە ناو سەرچنارە ئێستا شەر هەیە وە گەورەتریش بوو بازارێک دروست بوو یعنی بۆی کە زۆر خەڵکی سەرچنا دوور نەکەوێتەوە بڕواتە لای مزگەوتی گەورەوانە بەیانیان ئەڵێ زوو خەڵکە هاولیا کەلوپەل و میوە هات و سەوز هات و شتی و ئەوە چۆن بوو کە لە بازار
گەنجاکان دروست بوو کە خانووی معمل دروست بوو ئەو بازارەکە ناغی سەرچنار بەڵێ ئێتر هەرو بە ئەو بازارە بوو دوکان و بازار نەبوو ئەم منتیقی هەموو چۆڵ بوو ئەم پاسی مەسلحەکە هات هەر لە دوڕیانەکە چوارڕیانەکەی سەرچناریە تا گەیتە ناو سەرچنار یەک مووقفی اختیاریە بوو بەس معمەلە چکلێتەکە بوو تر خانومان و نەبوو لەم ناوە نا ئەمبەر نا ئەوبەر ئەی ئەو قوتابخانەی بۆتان کەی لە سەرچنارە ئەو کاتێمە ئەعتیمادمان لەسەر چی بوو ئەو چەمەی سەرچنار و پشتی خەستەخانەکەی سەرچنار ماڵی مام سۆفی ئەوان سەرچنارە کۆنەکان ناسنیان کرد بە سەوزە و میوە سەق و ئەو شتانی کە پێویست ئەچوین لەوێ زیاتر شتمانە کڕی ئێمە ئەم خانوانە کرا بۆ مهندسەکان و بۆ مدیر و معاون مدیر شتەکانی معاملە خات و ڕووپاک پێمان بڵێ تۆ لە سەردەمی گەنجێتی تا لەگەڵ هاوڕەکان تا ئاهاتن بۆ سەرچنارە کاتە نەبەخوا ئەو زمانی گەنجێتی من وەزع زۆر خراپ بوو لە دوای من ئەیتە جەولەکەی سلەیمانیەوە ئیتر ئەو شتانە نەما خەڵک بگەڕێت و بە تەنیا بچێتە هەر زۆر خراپگەنجێتی ئێمە ئەو زمانی دوای زەعیم سەدیقی عەفوم کەن گۆڕ بە گۆڕ بوو یعنی گەنجێتیمان ڕۆی گەر بێم و لای بەڕێز بۆ نمونە پێشتریشم پرسیا بەسەر پێم خۆشە ینی ئێستا بەدەر ئێمە لێرەدا بەشەی سەرچنارە داهێشین بەشی ئەو دیمانەیە کاریگایە و لەوانەیە کۆمەڵە شوێنی کەی تایبەتی تیاابێ ینی ئەمە بۆ هەموو برادرە میوزیسیانەکانش ینی زۆر کۆنسرت هەبێ ناوی گەورەشی لێ نەنیت بەڵام چەند گۆرانیەک بێ لە ئێوارەیەکا پێشکەش کرێ دکتۆر ڕەوا بێ چەند هونەرمەندێکی تر بێ ئەو گۆرانیانەی کە پەیوەندی بەم شارەوە هەیە بەگشتیش بێت ئەمە تا چەند خەڵک جارێکی تر ئەهێنێتەوە ناو سەرچنار و بتوانن زیاتر چێژوەت بگرن بێگومان کاریگەری زۆرە و بەڵام ئەبێ بە بەرنامە بێتە بێت چەند هەمومان یعنی هەرێکی لەو هونەرمەندانە لە خۆی ببوورێ و لە خزمەتی شارەکە و لە خزمەتی سەرچنار و لە خزمەتی سلێمانی و لە پێناو دووبارە ئاشناکردنەوەی کۆمەڵانی خەڵکو و یان با بڵین دانیشتوانی شاری سلێمانی بە سەرچنار و بە هاوینە هەوارەکان و بە هەموو شوێنانی کە ئەنەوێت دووبارە ژیانەوەی تیابکردو بوو بژێنرێتەوە ئیشێکی زۆر باشە و ناو بە ناو ئەگەر بتوانرێت بۆنەی ئاهەنگ و کۆنسرت و ئەو شتانی تیا بکرێت قەیچێکە ینی با هەر لە ڕێستۆرانت و کافتریاکانان نەبێ با لە شوێنێکی وایە بێت دیمەنەکەی دەقات جوانترە و کەشەکەی دەقات دڵگیرترە و بەڕای بۆ ئێوەش خۆشترە بێ بۆ ئێوە خەڵکێکی زۆر لێتان خۆشترە ڕدانم دەستان خۆش بێ ئێستا هەر لەگەڵ درێژەی گفتوگۆکانمانە ڕەوەند لە بەشێکی تری سەرچنارە لەگەڵ میوانی شایەتی بابچینە لای ڕەوەن جارێک تر سڵاو لێ بێ و پرۆگرام لای توێ بۆی لەگەم میوانەکە تا زیاتر گفتوگۆکەن و باس لە سەرچنار فەرموو دووبارە سڵاوتان نەبێت بینەرانی کورسات بینەرانی پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئێمە لەگەڵتان بەردەوامین لە هاوینە هەواری سەرچنار و لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ هاوینە هەواری سەرچنار لە هەر چوار وەرزەی ساڵ ڕەنگا و ڕەنگە وەرز دوای وەرز جوانی خۆی ئەنوێنێت و ئەمە بۆتە هۆی ئەوەی کە خامەیەکی ڕەنگینی هەبێت تا فۆتۆگرافەران و شێوەکاران سوود لە جوانی سروشتەکەی هاوینە هەواری سەرچنار ببینن بۆ کارە هونەریەکانیان هاوکارانم پەیوەند و سەرکۆ لەگەڵ شێوەکارێکا گفتوگۆیان کرد باسی لە کارە شێوەکاریەکانی کرد منیش گفتوگۆ دەکەم لەگەڵ فۆتۆگرافەرێکا کە بەردەوام کارە هونەریەکانی زۆرینەی کات لە سەرچنار لە هاوینە هەواری سەرچنارە کات و جگە لەوەش پرۆژەیەکی هەیە سەبارەت بە ئاشتکردنەوەی سەرچنار کاک ناسی علی خەیات فۆتۆگرافەرم لەگەڵا کاک ناسا سڵاوت لەبێم کاتت باش سڵاو لە جەنابتان و سڵاو لە بینەرانی شاشە جوانەکەی کورسات و ڕۆژێکی نوێ چۆن بوو ڕێتکەوتە ئێرەما ڕۆژانە سەردانی هاوینە هەواری سەرچنارەکەیت یان ئەمڕۆ کارێکی هونەریت هەیە هاتی هەمیشە کە فرسەتێکم بۆ دروستە بێت یان پێویستم بە جەوێکی ئارام و ئاسوودەیە ڕوو لە سەرچنارەکەم بۆ گرتنی وێنە بۆ پیاسەیەک بەنێو سەرچنارە سەرچنار ئەو شوێنەیە لە سلێمانیا کە ئینسان هەست بە غەریبی ناکاتایە و دەروون و ڕۆحی ئارامە بێتەوەتیایە منوگو فۆتۆگرافەری هەمیشە لە هەموو فەستەکانە سەردانی سەرچنارەکەم و دێم لە سەرچنار هەم کارە هونەریەکانم ئەنجامەدەم هەم کارە تیجارەکانیشم بۆ نمونە ئەگەر خانەوادەیەک پێویستی بۆ بێ فۆتۆیەکی جوانی هەبێت بێوێ ڕۆژی هاوسەرگیری کۆمەڵی فۆتۆ دیکۆمنتکە من پێشنیاری بۆکەم کە بیهێنمە سەرچنار بەڕاستی سەرچنار ئەو جێگایە کە بێ هەموو کورد شانازی پێوە بکە وەکو چۆن شاعیران لە بەیتەکانیانە بە بەژن و باڵای سەرچنارە هەڵیان ناوە و طبعاً شاعیر
ئەو ڕۆحەوە هەستەیە کە تا کاریگەری نەکاتە سەر دەروون و ڕۆحی ناتوانێت بە بەشن و باڵای شوێنەکە هەڵبا سەرچناژۆک و خۆتانە زانن و هەموو کوردێک گوێ لێ بۆ بیستوێتی کە زۆربەی شاعران بە بەژن و باڵای سەرچنارە زۆر هەڵیان داوە ئێمەی فۆتۆگرافەرانیش بۆ دەستکەوتنی سروشتێکی جوان فۆتۆیەکی جوان دیکۆمنتێکی جوانکردن پێویستمان بۆی ڕوو لە سەرچنار بکەین بە تایبەتی سەرچنار لە سلێمانیان من دەتوانم بڵێم شوێنێکە کە تایبەتمەندێکی زۆر تایبەتی هەیە ئەم شوێنە ئەگەر بتەوێ لە شارێکی تر و لە وڵاتێکی تر دروستی بکەی پێویستی بە ملیۆنان دۆلارە سپاس بەخواخوای گەورەم سروشتێ بێمە بەخشیوە بەبێەوەی دینارێکمان سەرف کردبێ من هەمیشە لە کارەکانمان لە پرۆژەکانمان داوام کردووە کە لە شارەوانی لە بەرپرسەکان بۆنم لە من گروپی فۆتۆگرافەرانی گەڵامەیە هەموو ساڵێک لە فەسڵی پاییزە هەموو ئەندامەکانم دێنمە سەرچنار لێرە سەرچنار پاکەکەینەوە و بەرپرسان و کاربەدەسانی ئیداری شاری سلێمانیش داوەتەکەم لەگەڵمانە کۆمەکمان ڕۆشنبیران هونەرمەندان داوەتەکەن لەگەڵمانە هاوکار بن و هەوڵەیەم من لە ڕێم پرۆژانەوە کارێ بکەین بۆ ئەوەی هاونیشتیمانیان ئاشکەینەوە بە سەرچنار و داواکاریم لە بەرپرسانی ئەم شارە هەیە کە چیتر نێڵن سەرچنار بەرە وێرانە بڕوا سەرچنار بکەینەوە بە سەرچنارەکەی نالی و سالم و مەحوی و هەموو شاعرانی کە بە بەژن و باڵایە هەڵیان ناوە سەرچنارکەینەوە بۆ سەرچناری جاران کە خەڵک بۆ ئارامی بۆ ئاسوودەیی لەگەڵ خانەوادەکانیان ئاهاتن لێرە کاتێکی خۆشیان بەسەر برد وەکو خۆشان نەبینن لە ڕووی لە ڕێی کامێرەکانتانەوە سەیر دەکەن کە هەموو ئەو خانەوادانی کە لە دەروی وڵات و کە لە شارەکانی خوار و عێراقەوە دێن بۆ سلێمانی بۆی جەوێکی ئارام و کشێکی ئارامیانە بێ ڕوو لە سەرچنارەکەن و دێنە سەرچنار بەڕاستی و شوێنەیە کە ئینسان هەست بە ئارامیە کاتیایە وەرزێکی دیاریکراو هەیە کە کاگناسە کارەکانی لەو وەرزەیە بە ئەنجام بگەێنێت بۆن منە وەرزی پاییز وەرزێکی جوانە تەنها لە وەرزی پاییزە بیتە ئێرە یان تەنها لە وەرزی هاوی نابیتە ئێرە یان نەخێر هەر چوار وەرزەکە بۆ سەرچنار ڕەنگە و ڕەنگی خۆی هەیە و جوانی خۆی هەیە وەکو عەرزم کردن سەرچنار ئەو شوێنەیە کە چوار فەسڵە چێژی خۆی هەیە هەر فەسڵە و چێژی خۆی هەیە منوتمە سەرچنار وەکو میوە وایە فەسڵەکانی سەرچنار وەکو میوە وایە هەر فەسڵە و تامێکی خۆی هەیە هەر فەسڵە و چێژێکی خۆی هەیە ئەنی بەڕای من بەس پاییز جوانترین چێژە بەخشێت سەرچناری پاییز چونکە بەڕاستی گەڵەکانی هەموو ڕەنگەکانی تایە سروشتێکی فێنێک سروشتێکی پاک ژینگەیەکی پاک من پاییزم کردووە بە فەسڵێکی ئاڵتونی بۆ خۆم کە ئەتوانم لە سەرچنارە فۆتۆی زۆر تایبەت و زۆر شازی تیا بگرم ئەشتبوونەوەی کە بینی لە نێوان هاوڵاتیانە بەڕێزت کە لە ئێستاە زۆر سەردانی هاوین هەواری سەرچنارەکەیت و کارە فۆتۆیەکانە هێنتە هاوین هەوارەکەەوە جیاوازیەک و وەک گەرم و گوڕێکە بینی ئەمساڵ هاوڵاتیان کە سەردانی هاوین هەواری سەرچنار بکەن بڵێ دوای بڕیارەکەی سەرۆکیەکەی نیشتمانی کوردستان جانەوی کەپغافڵ کە بڕیاریدا سەرچنار بگەڕێنێتەوە بۆ سەرچنارەکەی جاران خەڵکەکە زۆر دێن سەردانی ئێرەکەن ئەمێننەوە لێرە هیوادارم ئەو بڕیارە تا سەرکاری پێ بکرێ ئەو بڕیارە بچێتە بواری جێبەجێکردنەوە و دڵنیاشم ئەڕوات دڵنیاشم ئەڕوات چونکە خەڵکانێکی زۆر ئەبینم لە جمعانە لە ڕۆژەکانی ترا کە دێن عیلەی دێن لێرە دائانیشن کۆمەڵێ تەسەرفات هەبوو کە لەگەڵ سروشت و لەگەڵ خانەوادە و لەگەڵ خوو ڕەوشتی عیلی سلێمانیانە ئەگونجا ئەوانە هەمووی لابراوە و کۆتایی پێ هاتووە ئێستا سەرچنار خەریکە بەرە و سەرچنارەکەی جاران ئەگەڕێتەوە دڵنیاشم لە ئایندەیەکی نزیکدا ئەم سەرچنارە بێتەوە بە سەرچنارەکانی هەشتاکان و هەفتاکان و نەوەدەکانی سلێمانی کە هەموو خانەوادەکانی سلێمانی بۆ بەسەربردننی کەشێکی ئارام بۆ بەسەربردننی جەوێکی خۆش و ژینگەیەکی پاک ڕۆکەن و سەرچنار و دێنەوە سەرچنار و من هەمیشە وتومە و داواکار بووم و ئەم ساڵیش لە پرۆژه پاکردنەوەی سەرچنارە هەموو بەرپرسە ئیداریانە داوەتەکەم و لێرە پیان ئەڵێم بە تایبەتی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری سلێمانی کە ڕێگە نەدا بە هیچ کۆنسێت و هیچ کار چالاکێکی هونەری ئەگەر لە سەرچنارە نەیکات ئێمە توانین لەم ڕێگەیەوە هەفتانە دوو چالاکی هونەری بێنینە ئەم سەرچنارە خەڵکی سەرچنار و کوردستان بە سەرچنار ئاشنا بکەینەوە و ئاش بکەینەوە چونکە زۆر ئاسانە ئێمە توانین لە ڕێی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری سلێمانی و لە ڕێی ئەو ڕێکخرا و گروپانەی کە لە سلێمانیا کاری هونەریەکەن ئەتوانین وەکو ئیداری سلێمانی زەختیان لێ بکەن یان ئاگاداریان بکەنەوە و کارە هونەرەکانیان بێنە ئێرە وەکو من باسم کرد ئاوێری سنە هەیە کە شوێنەکە وەکو ئێرە وەکو سەرچنار وایە تایبەتە لە شاری سنەی ڕۆژهەڵات بەڕێوەبەراتی ڕۆشنبیری ئەوێ ڕێگە نادا بە کارە هونەریەکان ئەگەر لەوێ نەکرێت بە تایبەتی لە دەمە ئێوارانە وەرە لە دەمە ئێوارانە پێشەنگایەکی شێوەکاری بێنە سلێمانی وەرە پێشەنگایەکی فۆتۆگرافی بێنە سلێمانی کۆڕێکی شعری بێنە سەرچناری سلێمانی دوو هونەرمەندی میلی بێنە تۆ بەڕێوەبەراتی ڕۆشنبیری تیپێکی موزیکی زۆر باش دەیە ساڵانە چالاکی دوو چالاکی ئەەکەیت هەفتانە بیکە بە چالاکیەک و
با بێنە ئێرە لێرە هەفتەی دوو هونەرمەند بێنە لێرە لەگەڵ تیپی موزیکەکە لێرە کۆنسێتێ بکەن کۆنسێتێکی باش بکەن و بزانە خەڵک چۆن ڕوەکاتەوە سەرچنار چۆن سەرچنارە بێ بە سەرچنارەکەی جاران کە شاعران بە بەشن و باڵای هەڵیاناوە وەرزاریکردنت کاک ناسە زۆر خۆشحاڵ بووم کە تۆم بینی لە هاوینە هەواری سەرچنار هیوای بەردەوامی و هیوای کاری باشتر و هیوای پرۆژەی باشتر بۆ خوازم بۆ سلێمانی و بەتایبەت بۆ هاوین هەواری سەرچنار من زۆر سپاسی شەش جوانەکەی کورساتەکەم جەنابتانەکەم کە هەمیشە لە خەمی شاری سلێمانی و کورد هەر چوارپاچی کوردستان بوون بۆ زیندووکردنەوە و بۆ ڕاگررتنی باڵانسی هەموو کوردستان و تایبەتمەندی و هەوڵتان ناوە کە شوێنە سیاحی و گەشتیاری و تاریخەکانی کوردستان هەمیشە خزمەتی بکەن و خزمەت بە کولتور و کەلەپور و ئەم کوردەواری بکەن هەمیشە کورسات پێشەنگ بووە هیوادارم لەو پێشەنگیا بمێنێتەوە ئینشاءڵڵا سپاس بۆ تۆ کاک ناسە فەرموولە کارەکانە بەردەوام بۆ کاری فۆتۆگرافی خۆت بکە بەڵای زان و خۆشەویستان وەک کاک ناسە ئاماژەی پێکرد و هاوکارانم لە پرۆگرامەکە ئاماژەیان پێکرد کە هاوڵاتیان جیاوازە ساڵانی ڕابردوو جیاوازە چەند ساڵی ڕابردوو کە زویر ببوون لە هاوینە هەواری سەرچنار بەڵکو ئێستا ئاشتبوونەوەی کە بینڕێ لە نێوان هاوڵاتیان بە تایبەت پارێزگای سلێمانی وە گەشتیاران کە دێن سەردانی هاوینە هەواری سەرچنارەکان وەگە بینین ئەگەر لە دیمانەکاندا هاوکارم بیگوازێتەوە خێزانەکان سەردانی هاوینە هەواری سەرچنارەکان ژەمە خواردنێک ئەهێنە هاوینە هەوارەکە و یاخود چایەک لێرە ئاخۆنەوە یاخود پیاسەیەکی پیاکەن بە یادی جارانەوە ئەگەر لێرە هاوڵاتیەک بدوێنم سلااوت لەبێ ئەم کاتت باش بەڕێستان وەکو هاوڵاتیەک سەردانی ئێرەتان کردووە یان نەخێر ئێوە کارەکەن لێرە ساڵات جەنابێت ئەم کاتە باشتر بە قوربان ئێر من وەکو خاوەن کارێکە لێرە کۆشکێکمانەیە کارێک دیاکەین ئێمە بەڕاستی شوێنێکی زۆر دڵگیر و خۆشە ینی هاوڵاتی زۆر ڕاستی هاونیشتیمانی شارەکانی کەشمان ڕوولیەکان ینی وا لێ هاتووە ئێرە زۆر دڵگیر بووە و چکە شوێنێکی ئارامە بە بۆنەی سەرۆک بابڵ ئەو قەراری دەرکردووە بەڕاستی کاراسانێکی بۆ ئێمە کردو و هاونیشتیمانیان بە کەشێکی ئارامی ئەزانن کە ڕوومان لەکەن و دوای ئەوەش ئێرە شوێنێکی دڵگیر و خۆش و هەم فێنکە و تەنانەت داوای ئەومان لەکەن کە مێزیان بۆ حەجزکەین پێشوەخت ببورە سەردانکردنی هاوڵاتیان چۆنە هاوڵاتیان چۆن پەیوەندیتان پێواکەن چۆن سەردانی کۆشکەکانەکەن ئایا ڕۆژانە ئێوە تەلەفۆنتان بۆکرێت و خەڵک سەردانتانەکە و خێزانەکان چۆن ئەتوانن بۆ نمونە لێرە نان بخۆن ئایا لێرە خواردن هەیە یاخود دەتوان لێرە لە هاوڵاتی ژەمێکی ماڵەوەی بێنێت لێرە بیخوات و چێژ لە سروشتی هاوین هەواری سەرچنار ببینە درستە لێرە هیچ خواردنگەیەکی تیان نییە وەکو خواردنگەیەک لە کۆشکەکان بەڵام تەنها بەس ئەتوانن خواردنی خۆیان بێنن لەگە خۆیانە و بەس بە تەنها هاوڵاتی هینەکات ناویچ بەڵەن تەنها خواردنەکەی خۆیانێنن بەو شێوازە تەڵەب داوای مێزمان لەکەن کە مێزیان بۆ حەجزکەین پێشوەخت لە بەرەوەی ئەو شوێنی کە خۆیان بەدڵیانە و لۆکۆیشنەکەیان بەدڵە ئێمە شوێنەکەیان بۆ ئاماداکەین و هەشتێکی کیان پێویست بێ ئێمە لە خزمەتیان نابین سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردنت بەڵازان و خۆشەویستان وەک ئەیبینین کە هاوڵاتیان ئێستا بەرەو گەرما ئاڕۆین بەرەو نیوەڕۆ ئەڕۆین کە گەرمایەکی تااقەت پڕووکێن ڕوومانتیەکە بەڵام لە هاوین هەواری سەرچنار بە پێشەوانەوەی من لە بەر خۆرەکە شاوەستاوم لە گەرما شاوەستاوم بەڵام هیچ گەرمایەک نییە بەڵکو فێنکێکی زۆر خۆشە لە نیوەڕۆ و لەم گەرمایە ئاوا بێت ئەبێت ئێوارانی چەند خۆش بێت ئێواران چ کەش و هەوایەکی و چ جەوێکی خۆشی هەبێت وەک دەبینین کە هاوڵاتیان ئێستا سەردانی هاوینە هەواری سەرچنارەکەن و چێش لە سروشتە جوان و ناوازەکەی هاوینە هەواری سەرچنارە بین و ئاشتبوونەوەیگە بینڕێت لە نێوان هاوڵاتیان و هاوینە هەواری سەرچنارە بەڵێ ئەگەڕێمەوە لای هاوکارانم سەرکۆ و پەیوەند زۆر سپاس بۆ تۆڕەوە سپاس بۆ میوانەکەشت ئێستا ئەچینەوە بۆ لای دکتۆرەوە و هەتا بەرهەمێکی دیکەی خۆیمان پێشکەش بکات فەرموو دکتۆر
هر دو چاوانم تو خوالی رامم کوژم هی غریب و بیتاوانم باوانم باوانم هی کیژه هر دو چاوانم تو خوالی رامم کوژم هی غریب و بیتاوانم اره جانا تو گولی ای هوار گل بازی اره جانا تو گولی ای هوار گل بازی اره باتی لی جوان ای هوار تیر بازی اره باتی لی جوان ای هوار تیر بازی اره پرچمی خواهر ای هوار آوریشم در تو اره پرچمی خواهر ای هوار آوریشم در تو اره بی وفایکم ای هوار بینت لا اره بی وفایت ای هوار بینت لبیر جون اره خوزگم بسالن ای هوار دل آسودنو اره خوزگم بسالن ای هوار دل آسودنو اره رنجی چند سالم ای هوار چند اره رنجی چند سالم ای هوار چند هودبو باوانم باوانم هی کیژه هر دو چاوانم باوانم باوانم هی کیژه هر دو چاوانم تو خوانی رامم پوژم هی غریب و بیتاوانم تو خوانی رامم پوژم هی غریب و بیتاوانم
دەست خۆش بێت خۆش بێ و دەستی خۆش دەستان خۆش بێ دەستان خۆش بێت بێگومان زۆر بەچێژ بوو وەرانێکی زۆر خۆش بوو دەستە خۆش بێت خۆشی سەرچنار و بێگومان ئەوە زۆر خۆشە کاگەردی لەگەڵ گۆرانەکەی دکتۆرە ڕۆشت بووی بۆی ئەو بۆشی لەکوێ ئەوێتە ببووی لەگەڵ بردنێوانێ بۆ لەگەڵ کەشی سەرچنار و گۆرانێک هیچ یادگاریەکەت هەیە لەگەڵ ئەم گۆرانیە گیان هیچ یادگاریەکەت هەیەەوە ئاوە ئاوێتە ببووی لەگەڵ گۆرانیەکە هەر یادگاریەک و هەردووان و هەرسیان دانێک مەمە باس ناکەی دانانە هاتی لە ئێرە جاران گەنج بووین بەڵێ ئیتر ئالە و کۆشکانیان و گۆرانیانە لێرە بە تایبەتی گۆرانی مەسەلەوانی کە وەختی و علی مەردان بوو حەسەن زیرەک و حەمەی مام لێ بوو ئەمانم گۆرانی بە جاری وا بوو گۆرانی عەرەبەکانی شیان لێە کە عەرەب لێرە هاتە ئێرەوەمانە ئیتر تێکەڵاوینەکە ئەبووی لەگەڵیە کاک سەباح لەگەڵەوەی کە ئەم گۆرانیە کۆنانە وەکو کاگەردی ئاماژەی پیایی و کەڵا هونەرمەندانە کە زۆر چێژێکی تایبەتیە بوو هەمیشە چەند گرنگاوە بە زیندوێتی بمێنێتەوە و ئەم گەنجانە ئەم دەنگخۆشانە جارێکی تر بیڵێنەوە گۆرانەکان بەڕاستیان گۆرانیە کۆنانە خاصەتەن ڕەسەنەکان هەستی ئینسانە جوڵێنێ یعنی انسجامەکەی لەگەڵ ئەو گۆرانیە ئەچی بە دنیایەکی ترە ڕاستە وەکو ئەم گۆرانیی ساڵپەرکەوتبانە لەگەڵ بەزم و ڕزمان لەگەڵ ئەمان ڕەسەنە گۆرانیانە هەمووی ڕەسەنە ئینسان گوێ لەمانە بگرێ هەستەکە نفسیەن مرتاحە بێ یعنی چێتە خەیاڵێکە عالەمی تێکە هاتو ڕووپاک با بچین لای ئەو لەگەڵ گۆرانەکەی دکتۆرە سێری منیش دەکرێ و مایکەکەی تۆزێ باش نیە باش نەبوو وتم توش دەویستیەوە بڵم لەوانە لای هاوکاران زۆر باشتر بێ بەس لەوانەیە لێرە تۆزێ ئەوان چکە بەیتۆن گوێی لێگرن نەزان دەنگەکە چۆنە گۆرانەکانی پێشوو باشتر دانەکە ئەڕۆی ئەمە مایکەکە تەواو نەبووەگی نادانەکە وەک خۆی بوو باش چ گۆرانیەشی دکتۆر هەیە کە زۆر زۆر حەز لێ بێت کە دایم بڵێتەوە هەر هەمووی تێکڕە کامیچی تیانیەوە بێت بەس یەک گۆرانی لە یەکەم ئەلبومیان هەیە ئەوە هەمووش لێمە پرسن ئەوەی کاڵێ ئەو دەمانەی ڕەوا ئەو دەمانێتی تاسەی دووری زۆر باش دەستان خۆش بێ پەیوەند ئەو خاتونەمان بینە چێ بۆ لێ بزانین چی زۆر باش فەرموو خاتو جوان من گەڕامەوە بۆ لای تۆ دام تۆ لە کارەکە تا گەشتی بەچی بۆمان باس کە بداین گەشتی بەچی نێوێنەکەدا هەندێکی ماوە تەواو ببێت بەڵام باش هاتووە هەر ئەو نەشفریاکەوتم کاتێکی خۆی دەزانی کاتی وێنەکەشان کاتێکی زیاتر هەوێت منش کاتێکی کەمم لە بەردەستا بوو بەڵام باش تەواو بووە ئەو کاتە لەگەڵ سەرکۆیە ئاماژەت بۆ کردکە تۆنەوەی علی ئەزغەری سید علی ئەزغەری کوردستانیت ئاماژە بۆ کە بزانین ئەو لینکە چۆنەکە لە بینی تۆ ئەوە هەیە بۆمان ئەو لینکە خۆی ڕاستەکەی سید علی ئەزغەری کوردستانی مامەی باپیرمە و کاتەش بە کاک سەرکۆموت باپیرم کاتی خۆی لە شاری سنە دکتۆر بووە بۆ کاری دکتۆری ڕووی لە کوردستانی باشوور کردو و لە پێنجون لەوەش بە حکمیەوەی کە لەو کاتانە دکتۆر زۆر کەم بووە چارەسەری نەخۆشەکان زۆر لە ڕێگەی دکتۆرەوە زۆر دەگمەن بووە ئەو کاتە ڕێزێکی زۆر زۆر لە باپیرمەگرن و ڕێگەی پەنان کە بگەڕێتەوە ئەنەوە کە هەر لەوێ بمێنێتەوە و ئەو کاران بۆ بکات کاری دکتۆریان بۆ بکات بەو شێوازە باپیرم هاتۆتە کوردستانی باشوور و ئێمەش نەوەی ئەو برازایی سید علی ئەزغەری کوردستانی کاتی تری شوێنەی زۆرە کێشاوە تابلۆی زۆرە هەبووە ئەمڕۆ تۆ لە سروشتە جوانەکەی سەرچنار تابلۆت کێشا پێ مامڵی جیاوازەکەی چی بوو هەوڵیش ناوە سوود لەو سروشتە جوانەی کوردستان و شوێنەکانی دیکە وەربگری تا لەسەر تابلۆکانت بیان نەخشێنیت بێگومان کەشێکی زۆر ئارام و خۆش بووم ڕۆ بۆ من زۆر زۆر جیاواز بوو ڕۆژێکە خۆش بوو دەستان خۆش بێت وەکو سروشتی کوردستان بەڵێ تابلۆی سروشتم هەیە بەڵام بەداخەوەم ڕۆ لێرە لە بەردەستان نەبوو کە بهێنم هەم سوودم لێ بینیوە لە ڕەنگە لە زۆر شتی تراوە لە تابلۆشا کێشاومە بێگومان ئێمە تابلۆی زۆر ئەبینین لێرە گەپێ مامڵی کام تابلۆیان لای تۆ زۆر تایبەتە لەم تابلۆیانە ئەوەی ئەو لە ئەو ئافرەتەکەەوە خانمەکە گوڵەبەی بووناکە زۆر زۆر تایبەتە پێمان بڵێ بۆچی ئەو تابلۆی کە بەشداری پێشانگاکەی میسقم پێکرد وجگێ لەوە
بە حەز و چێژێکی زۆر تایبەتەوە کێشاومە ماوەی پێش و بەشداری پێشانگایەکەم کرد لە مێسڵ بەو تابلۆیە بەشدار بووم خۆشبەختانە لەوێش جێی سەرنجی هونەرمەندان و ئەو میوانانەش بوو کە سەردانی ئەو پێشانگایەوە ئەو دیداڕیان کردبوو. تۆ تاکە خانمی کورد بووی کە لەو پێشانگای میسڵدا بەشداریت کرد؟ خۆی هونەرمەندانی کورد خۆشبەختانە هەل زۆر دەرفەتی ئەو زۆر بوون ڕەخساوەکە بەشداری پێشانگاکەن لە وڵاتە جیاجاکان بەڵام لەگەڵ ئەم ڕێکخراوەیە ڕێکخراوی مڵتەقای مبدعین بەڵێ یەکەم جارە کوردێک بەشداری بکات لەگەڵیانە و خۆشبەختانە خانمیش بوو. باشە زۆر سپاس بۆ تۆ خاتوو جوان زۆر سپاس بۆ ئەم تابلۆیە کە ئەمڕۆ لە کەش و هەوا ئارامەکەی سەرچناردا بۆ ئێمەت کێشە زۆر سپاس بۆ تۆ هیواداین هەر سەرکەوتوو بیت و لە پێشانگای تر و فستیڤاڵی تریشدا بەشداری بکەیت زۆر سپاس ئەگەنەگە تۆ کۆتاوتە تما بێت. زۆر سپاس سەبارەت بە پرۆژەکانی داهاتوم کە بەوێ ئەوە باسکەم زنجیرە چالاکیەکە چەند چالاکێکی هوەری لە شارۆچکەی پێنجۆن و دوو کتێبیشم بەدەستەوەی کتێبێکیان تایبەت بە هوەری شێوەکاری و کتێبێکیشان تایبەت بە سەعالێزغەری کوردستانی و خزمەتێک بۆ کەڵە هوەرمەندەی کورد کە ئیتر بە ئومێدم جێگەی خۆی بگرێت. زۆر سپاس بۆ تۆ خەریکی وێنەکەت بە من ئەگەڕێمەوە بۆ لای هاوکارانە باشە سپاس دەکەم زۆر سپاس بۆ تۆ سپاس دەکەم. دەستی خۆش بێ ئەو خاتوونە بێگومان ئەمڕۆ لەگەڵمان نبوو کۆمەڵێ تابلۆی جوانی بۆ کێشاین لێرەوت کۆمەڵی لە تابلۆکانی تریشی نمایش کردووە ئێمە بەڕاستی ئەمڕۆ زۆر دەستخۆشی لێواکەین سپاس بۆ ئێوە کاک سەبا کاگەردی خاتوو ڕۆشنا دکتۆر گیان سپاس بۆ تۆ هاوڕێیانی میوزیک زۆر سپاس بۆ ئێوە ئێمە ئەمڕۆ لێرە پرۆگرامەکەمان پێشکەش کرد لەم هاوینە هەوارە جوانە و لەم سروشتە دڕفێنەی سەرچنارەوە بە هیوای ئەوەی کە نزیکە لە ناو شار و توانین ئیرە سەردانی ئێرە بکەین و خۆتان بێن لە نزیکەوە بیبین و کاتە خۆشەکانتان و ژەمە خواردنێکتان لێرە بەسەر بەرن لەگە خێزانەکانیشمان بێرە بۆی کە بزانن زیاتر ئاشنا بن بەم شوێنە و ئەم شوێنەش ئێستا بە شێوەیەکی تر دەرگاکەی کردوەوە کە هەموو خێزانەکان دەتوانن سەردانیکەن ئێمە لێرە هاتینە پرۆگرام کۆتایی پرۆگرامەکەمان بە کۆتا گۆرانی دکتۆر ڕەوا کۆتایی بە پرۆگرامەکەمانی جاری تر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان دەستان خۆش بێ بە هیوای ئەوەی کا بە هەمومان ئەم شارە بپارێزین ئەم هاوینە هەوارە جوان و ئەم سروشتە جوانش ئەرچی هەر هەمومانە کە بتوانین جارێکی تر ئاوادانی کەینەوە بۆی کە هەمومان چێژی لە بینین بۆ گەشتیارانیش کە سەردانمانەکان ئێمە لێرە ماڵاوایتان لێکەین هیوای پشوویەکی خۆشتان بۆ خوازین ڕۆژێکی خۆشتانە بێ بە کۆتا بەرەمی دکتۆر ڕەوا کۆتایی بە پرۆگرامەکەمانێ دووبارە هیوای هەنێکی پڕخۆشی و ئارامیتان بۆ دەخوازین خواتان لەگەڵ فەرمە. چاوەڕێی من مەبایتر سەر هەڵەگرم لە داخی تۆ بێ باوەڕ بووی دەرهەق بە من منیش بڕوای خۆمدا بە تۆ بێ باوەڕ بووی دەرهەق بە من منیش بڕوای خۆمدا بە تۆ تازە ڕۆیی بمبینیەوە تازە ڕۆیی ببینەوە نەممەزانی درەختێ بووی تۆ بەبێ گوڵ بەبێ چرۆ تازە ڕۆیی بمبینیەوە تازە ڕۆیی ببینەوە نەممەزانی درەختێ بووی تۆ بەبێ گوڵ بەبێ چرۆ بڕوام نەما
بروام نما بتو بروام نما بتو هموشتی برایوا عشقی بو چون مایت ناتوانی بقصی شیری دلم ببی جاری کتر هموشتی برایوا عشقی بو چون نمایت ناتوانی بقصي شيري ظلم ببي جاري كتير تو اسماني بوي بيبارا روباري بوي ببي شابوي تو اسماني بوي بيبارا روباري بوي ببي شابوي هرچی بڵێ بڕوام نەما بەگەر تو بۆ هەرچی بکەی هەرچی بڵێ بڕوام نەما بەگەر تو بۆ بڕوام نەما بڕوام نەما بڕوام نەما بە تۆ بڕوام نەما بە تۆ